ئێستا کاتی چییە؟ کاتی ئەوەیەکەوە دەنگ بدەین بە باشترین یاریەکانی ساڵ بەڵێ هاوڕانی خۆشەویستم کاندیدەکانی یاری ساڵ ئاشکراکران لە مانجی داهاتوو لە مانجی 12 خەڵاتەکە تەوزێ دەکرێت دابش دەکرێت بەڵام خۆشیەکە ئەوەیە وەکو ساڵانی ڕابردوو هەموو ساڵێ و ڤیددیو دروست دەکەین دەنگ دەدەین و پێشبینی دەکەین بزای مانجی داهاتوو کامە یاری خەڵاتەکە دەبە وەکو ئۆسکاری یاریەکان وایە گەیم ئەوەردز و دەمە پێشبینی خۆشتان لە کۆمنت بنووسم بزانن کامەتان ڕاست دەبێ هەموو پێشبینیەکانی لە هەموو کاتەگۆریەکان کاتەکە پێشبینی خۆتان بنووسن بارەس پێ بکەین دوگمێ لایک سابسکرایب فۆڵۆ تکایە لە بیر مەکەن لە کۆمنتیش بۆچوونی خۆتان و پێشبینی خۆتان بنووسن ئۆکەی هەمووتان دەتوانن لەم وێبسایتە دەنگ بدەن بە ناوی thegameawards.com خۆت لۆگین دەکەیت لە ڕێگەی جیمێڵ یان فەیسبوک یان هەر شتێک و دێ ئێرکوانە بەشی یەکەم vote now okay let's go nominees ئۆکەی کاندیدەکان لە 7 دیسمبەریش خەڵاتەکە تەوزی دەکرێت دابش دەکرێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ start voting ئۆکەی یەکەڵە با دەنگ بدەین یەکسەر بە game of the year دەست پێ دەکا ئۆکەی یەکسەر بە یاری ساڵ ئۆکەی چەند 1 2 3 4 5 6 6 دانە یاری کاندیدی خەڵاتی ساڵ کراون سیویەک کەتەگۆریە بەڵام کەتەگۆری یەکەم و گرنگترینیان یاری ساڵ ئۆکەی با لە دەستە ڕاستە دەست پێ بکەم یاری The Legend of Zelda Tears of the Kingdom منە یاریم تەواو نەکردەوە بەڵام بەشێکی 1000 زۆرم لەسەر ستیم دێ کردووە بەجددی یاریشی ناوازێ بە تایبەتی میکانیک و گەیم پڵەی و ئەو شتانەی پێشکەوتنێکی گەورەی پێودارە بەڵام دەنگ بەچی هاان دەدەم مەکو باشترین یاری ساڵ لای من ئێستا بەتان دەڵم بەس دەمە یاری بۆتان شیکەمەکەوە لە بەرسی دەنگ بە فلان شت دەدەم و دەنگ بە فلان شت نادەمەوە پێشبینی خۆشم دەڵێم کەەوە کامە دەیباتەوە ئۆکێ Legend of Zelda ئەکید من لەوەی کەەوە کاندیدێکی سەرەکی دەبی لەبەرەوەی زۆرە میکانیزمێکی و میکانیکەشدا بە تایبەتی تێکەڵکردنی پارچەکان و دروستکردنی کەلوپەل و کەرستەی نوێ لە بۆ گواستنەوەی خۆت لە خاڵی ئەی لە بۆ خاڵی بی کارەساتە لە پێشکەوتن سوپەر ماریۆ وەندەرز ئۆکەی ئەو یاریە تقریبان 1-2 مەرحەلە مای خلاصیکەم بەڵام ئۆکەی تام بڵێم ڕاستە خۆت پێتم باشترین یاری ماریۆ لە هەموو ژیانم کردم جگە لە ماریۆ سوپەر ماریۆ 2 نەبی پێم سوپەر ماریۆ برۆس 2 لەوەی چێژی زیاتر بۆ لە بۆ من لە ژیانم بەڵام ئەویان وەندەر کە ئەو ساڵ بڵاوکرایمان جرا بردوو ماچی شێفەکەی ئەوەندە بەلەزەت و بەتام ئەو یاریە کارەساتە ئۆکەی یعنی لە ڕووی ئەوەی کە یاری 2D ماریۆبی ئیبداعی خۆی بکە لە هەم مەرحەلەکان و هەر مەرحەلەی سوپرایزێکی گەورە شتێدابی لە ڕووی گەیم پڵەی و تەنانەت میوزیکەکەی یعنی بەردەوام جێ لە میوزیکەی دەگرم ئێستا حالێن لە ژیانم یعنی میوزیکی بۆ شوێی کارگەری هەیە لەسرم سوپەر ماریۆ برۆس بە بڕای من پێشبینی دەکەم یا سوپەر ماریۆ برۆس دەیبە یان یاریی دیکەشتا باسی دەکەم ئۆکەی Resident Evil 4 هەرچەندە یاریی تاو نوێ نییە بەڵام Resident Evil 4 ریمیکە دووبارە دروستکراوە یاری بەناوبانکەی ساڵی 2005 پێم وابێ Resident Evil 4 ریمیک پێم وایە کاندیدێکی زۆر سەرەکیە و شایانیشە ببە بێگومان بەڵام دەیبا نایبا نازانم جارێ Marvel Spider-Man 2 هەفتەی ڕابردوو تەواوم کرد یاریەکە بەجددی ئینسۆمنیاک کارەساتن جادوگەرن ئەو ستودیۆ لە دروستکردنی یاری مەرحەلەکان سپێکتکڵە ینی زیاد لە حەد زەبەلاح و گەوری ئەو شارە زۆر بە جوانی گۆڕانکاریان بەسەردا کردووە گرافیک زیاد لە حەد بەڕاستی دەسی و زۆر جوانە بە تایبەتی لە شارەکە لە دوو ڕاکە دەیبینی کە بە سپایدەری هەردوو سپایرمانی کە سوینگ دەکەی بەناو شارەکە نادەڕۆی کارەساتە کارکتەری بێبابی خراپەکاری سەرچیەکەی خۆی کریڤن زۆر سەرنجاکێش نەبوو بەڵام ڤێنەم کارەساتە پێم سەیر بوو کە ڤێنەمیان بۆ شێوازە توند و تیژە هەر دروست کردیە چ جای ئەوەی کەەوە خراپەکارە و یاریش پێ دەکەی میهیم سپایرمان 2 پێم وایە نایبە بەڵام کاندیدبوونی بەسە بەس کاندیدبوونی بەسە بەڵام باوەڕ ناکەم خەڵاتەکەش ببە Baldur's Gate 3 منەو یاریم نەکردووە بەڕاستی لێتان ناشارمەوە منەو یاریم نەکردووە بەڵام گەیمەرانی PC turn based tactical و ئەو شتانەیە زەماتی پیسی زۆریان بەدڵە من پێم وایە ئەو یاریە ئەو یاریە Baldur's Gate 3 خەڵاتەکە دەبە بەڵام شایانە من نەمکردو بۆی ناتوانم بەڵام شایانە خودنا بەڵام بە بڕای من دەیوە لەبەرەوەی لە ئۆنلاین کاردانەوەی زۆر گەورەی دروستکردە دنیا گەیم بەڕاستی چونکە یاریی زۆر زەبەلاح و گەورەیە و دەڵێن یاری لەو زۆرە یاریە تاکتیکل استراتیژی ترن بیسانە دەڵێن دەبی بۆ شێوازە دروست بکرێم Alan Wake 2 تەنیا چەند 3 ساعتە یاریم کردیام هێشتا تەواو نەکردیە هەر خەریکی مەچکە ئەو یاریانە ئەوە هەموو لە یەک مانجی بڵاوکرێن هیچ کەسێک ناتوانێت هەموو یاری لێک کاتی دابکە بە تایبەتی ئەمن کە بێمەنجارە بەس میهێن Alan Wake 2 ئەو 3 ساعت کاتژمێری کردیتم توانم بڵێم یەکێکە لە باشترین یاریە مانەوە لە ژیانە ترسناکەکان هاوشێوی Resident Evil 4 ئەوانە بەڵام ئەکشنی کەمترە زیاتر هۆڕۆڕەچی ترسناکەچی
کەش و هەوایە وەروە لێکۆڵینەوەکەشی زۆر زۆر سەرنجڕاکێشە کاندیدبوونی بەسە بەڵام باوەڕ ناکەم خەڵاتەکە بە بڕای من Baldur's Gate 3 دەیبە پێشبینی من وایە Baldur's Gate 3 دەیبە بەڵام ئەوەی شایانە خەڵاتەکە ببە بە بڕای من Resident Evil 4 من دەنگ بە چێ دەدەم من دەنگ بە Resident Evil 4 دەدەم پێم وایە شایانی بردنیەتی Resident Evil 4 سوپەر ماریۆش بێگومان زۆر زۆر ناوازەیە سپایرمانە هەمویان ناوازەنەوە یاریانە بەبێ جیاوازی بەڵام بە بڕای من Resident Evil 4 شایانە بیبە بەڵام باوەڕ ناکەم خەڵاتەکە بە پێم وایە Baldur's Gate 3 دەیبە بە پێشبینی خۆم بەڵام من دەنگ بە Resident Evil 4 دەدەم وەکو خەڵاتی یاری ساڵ بۆ ئەم ساڵ لە 2023 وەکو باشترین وەروەها یاری ساڵیش هەرچەندە یاری ساڵ ناکە باشترین یاری ساڵ بەڵام بۆ معنای لێشتی دەینەوە Resident Evil 4 پێم وابی باشترین یاریە لەم ساڵ کە بڵاوکرێتەوە و شایانی شەخڵاتەکە بە بەڵام بەداخەوە باوەڕ ناکەم بیبە ئۆکەی کاتەگۆریەکی دیکە ئۆکەی Best Game Direction باشترین دەرهێنانی یاری لە بۆ ئەو کەسێک کە دەرهێنەر یاریەکەیە بە هەمان شێوە نەفسی کاندیدەکانمان هەیە جگە لە Resident Evil 4 پێم سەر Resident Evil 4 کاندید نەکریا کە Resident Evil 4 دەرهێنانەوە چەندە یاریەکە دووبارە دروستکرا بەڵام ناوازێت لە بۆ دەرهێنانی یاری باوەڕ یعنی ئەوەندەی ئەوم نەکردی و یاریە Baldur's Gate 3 بەڵام Alan Wake و سپایرمان و سوپەر ماریۆ و Legend of Zelda هیچیان بەقەت سوپەر ماریۆ کاری دەرهێنانشی ناوازی لە بۆ نەکرێت هەموو مەرحەلەکان ئیبداعی گەورەی تێدا کریا کە پێم ویست یعنی لەو هەموو یاری کە ئێستا لە پێشساوتانە هیچیان یاری نییە بەقەدەر یاری ماریۆ کە یاریکردنی تێداوی نەک ستۆری و تەرتیبات و شتی دیکە وەکو گیم پڵی وەکو دروستکردنی ڤیدیۆ گیم تەنیا یاریکردن سوپەر ماریۆ برۆز وۆندەر کارەساتە تکا دەکەم بیکەن یامە ڤیدیۆ سەیریکەن دەزان کاڵان ڕستم چییە من دەنگ بە سوپەر ماریۆ وەندۆز دەدەم وەکو دەرهێنانی یاری ئۆکەی کاتەگۆری نەکست بزانین چمان هەیە جارە Best Narrative باشترین چیرۆک ئۆکەی ئاها Alan Wake 2مان هەیە Baldur's Gate 3 Cyberpunk 2077 Phantom Liberty ئەوە DLCە expansion نوێیەکەی Cyberpunk چیە Final Fantasy 16مان هەیە Final Fantasy 16 بەڕاستی من تاوام کرد بەڵام زۆر بەدڵم نییە وەکو چیرۆک Marvel Spider-Man 2 چیرۆکی خۆشە بەڵام باشترین چیرۆک نییە من هەرچەندە کەم کردووە پێم وایە Baldur's Gate 3 دەیبە بە هەمان شێوە بەڵام من دەنگ بە Alan Wake 2 دەدەم وەکو باشترین چیرۆک چکە چیرۆکەی بەڕاستی کارەسەر ئۆکەی بینە سەر Best Art Direction دەرهێنان لە ڕووی هونەریەوە ئەوە ئەو کاتەگۆریەکەوە لە ڕێگەی تەکنیکی و وەروە لە ڕێگەی دەرهێنان و دیزاین و هەموو بەشەکان لە ڕێگەی هونەری و هونەرێکی گەورەی تێدایە چۆن هونەرێکی بەرزی تێدایە دروستکردنی ئۆکەی لە بیر چونکە پێتە بڵێم ستارفیلد تێدا نیە وەر ستارفیلد ئۆکەی تاوە کەس تووشی ستارفیلدی نەبی بە پێشم سەیر بوو کە لە خەڵاتی سەرەکی یاری ساڵ ستارفیلدی نازانم بۆ تێدا نیە کە پێمانە باشنی یاری ساڵە بەڵام دازانم تاوە کەس تووشی ستارفیلد نەبینم زانە چێ ستارفیلد باسکرێ ئۆکەی دڵخۆشم هایفای ڕەش دەبینم وەکو ئارت دایرەکشن چکە بەڕاستی ئارت دایرەکشنی هایفای ڕەش ناوازەیە ئۆکەی ئارت دایرەکشن دەرهێنانی هونەری دەرهێنان Alan Wake 2مان هەیە هایفای ڕەشمان هەیە Lies of P مان هەیە Super Mario Bros Wonder The Legend of Zelda Tears of the Kingdom ئەوە مناقەشە تێدانە لەکنا من پێم وایە هەم Super Mario باشترین ئارت دایرەکشنی هەیە و هەم خەڵاتەکەش بە پێشبینی خۆم دەیبە و شایانیشە بیبە Next ئۆکەی Best Score Music ئەوە کاتەگۆریەکی دڵخوازی منە بەڕاستی واو ماریۆیاندانە نایە سپایرمانیشاندانە نایە What the hell یعنی دوو یاریاندانە نایە کەوا من پێم وابوو ئەو ساڵ لە ڕووی دەنگ و میوزیک کارەسا بەتابی سوپەر ماریۆ برۆس ئۆکەی وەکو باشترین سکۆر و میوزیک سکۆر بەشەکە لە ناو میوزیک زۆرە لە ناو هەموو کەتەگۆریەکانی میوزیک سکۆرمان هەیە کەوا میوزیکێکی فیلمێکی بەردەوامە لە باگراوەندی یاریکردنی خۆت هەیە Alan Wake 2 Baldur's Gate 3 Final Fantasy 16 Hi-Fi Rush The Legend of Zelda Tears of the Kingdom ئۆکەی لێرە هایفای ڕۆژ بەڕاستی میوزیکی سکۆرەکە پێمایە بەقوتە بەڵام بۆ شێوازەش نییە Final Fantasy یعنی Baldur's Gate 3 هیچی لەسەر نازان بۆیە باسی ناکەم یعنی زام یاریەکە چێ بەڵام جۆنە میوزیشینەوە Alan Wake کەم زۆر بەدڵە لەگەڵ Legend of Zelda بەڵام دەنگ بە Legend of Zelda دەم پێمایە سکۆرەکەی زۆر چێژی هەیە وەکو چێژگرتن لە میوزیک کۆشتارە بەس بەداخەوە سوپەر ماریۆ تێدا نەبوو ئۆکەی ئۆدیۆ دیزاینکردنی ئۆدیۆ واتە کاتێک کە تۆ تەقە دەکەی لەگەڵ ئەو دەنگی لە باگراوان هەیە لەگەڵ کارکتەرێک کە تو قسە دەکەوە و میوزیکی هەیە هەر هەمووی بێکەوە باشترین ئۆدیۆ دیزاینی دەنجی لە بۆ کرایەکەوە لە کوێن دەرفلان میوزیکەبی لە کوێ فلان هەبیتن و ئەو دەنگە بۆ ئەوشتە دەگونجێ شتانە ئەو دێت سپیس کاندیدا وەڵی
ئافرین دەسپیسم تاوا کرد زانام دەسپیس ئۆدیۆ دیزاینی ناوازەیە بەڵام خۆم زۆر میوزیک لە هەموو ڤیدیۆکانی من زۆربەی کات زۆربەتان ئەگۆ دەنووسن ژیر ئەو میوزیکە چێ بەکارێن چکە من عاشقی میوزیکم بەردەوامیش جێ لە میوزیکی یاریەکان فیلمەکان دەگرم زۆر جێ لە گۆرانی ڕناگرم بەڵام جێ لە میوزیک ڕدەگرم چکە زۆر عاشقی میوزیکمە وەکو ئۆدیۆ دیزاین پێم وایە سپایدەرمان 2 باشترین ئیشی لە بۆ کریا و شایانیشە لەبەرەوەی ئاڵمێک 2 ئۆدیۆ دیزاین ڕاقیە دەسپەی زۆر ڕاقیە هایفانۆ ڕاقیە سپایدەرمان ڕاقیە ڕزنیڤڵ هەر زۆر ڕاقیە بەڵام سپایدەرمان 2 پێم وایە شایانە و من دەنیشی پێ دەدەم و پێشبینیش دەکەم کەوا خەڵاتەکە ببە دیسان ستارفیلد تێدا ناوە پێم سەیرە ستارفیلد یعنی ئۆکێ پێست پرفۆرمەنس باشترین نواندنی ئەو ئەکتەرانە لە ڕۆڵی سەرەکی ئەو یاریانەی کە بەشداریان کردیە بێن ستارمان هەیە لە یاری فاینەڵ فانتەسی 16 ڕۆڵی سەرەکی لە جێڕی لە ڕووی نواندنەوە وەروەها کامێرۆن مۆنەهان تەواو بخیندەوە یاری ستار وارز جێدای سڤایڤەر کە یاریەکەم تەواو کرد بەدەستی یاریێکی ناوازەیە ئیدریس ئەلبا وەکو ساربانگ 2017 لە فانتەم لیبەرتی دیڵسەکەی ئیدریس ئەلبا تێدا ئەکتەرێکی زۆر بەنامبانجی هۆلیوودە ملین لیبەرت داخینێتەوە لیبەرت لە ئاڵمێک 2 نیل نیوبان لە باڵنگەی 3 پێم سەیرە لە ئاڵمێک 2 پاڵەوانەکە ئەوەی پاڵەوانی هەر ئاڵمێک کارکرێ ئاڵمەی کاندید نەکرێ پێم سەیرە ئۆکەی من دەنگ بە یوری لۆوینثاڵ دەدەم وەکو یاری مارڤڵ لە یاری سپایدەرمان 2 پێم وایە نوانەچی بێوێنەی کێشەیە وڵی دەنگبەی بدەم یان بە کامێرۆن مۆنەهان چکە کامێرۆن مۆنەهانیش لە یاری ستار وارز زۆر ناوازەیە من دەنگ بەوی دەدەم بەڵام وەکو پێشبینی خۆم ئیدریس ئەلبا دەیبە وەکو پێشبینی خۆم چکە لە یاری سایبەرپانکی دیڵسەکەی من نەم کردووە بەڵام دەڵێن نوانەکی زۆر ناوازەی تێدا بەڵام من دەنگ بە کامێرۆن مۆنەهان دەدەم پێم وایە نوانەکەی زۆر ناوازە بووە دیسان ستارفیلدی تێدا نەبوو پێم سەیرە ئۆکەی innovation in accessibility ئەو کاتەیەکەوە تۆ مەسەلەن ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەتن لەناو یاریەکان هەندێک ئۆپشن بەردەست دەخەن بۆ نمونە ئەو کەسانی ڕنگ شوێرن یاریەکە مۆدە ڕنگشوێری هەیە یاریەکان دەتوانێت دوگمەکان کەم کەیتەوە بە دوگمەی کەمتر یاریەکە بکەین یان تێکس گەورەکردن بچووکترە یان جاری وا هەیە ئۆدیۆ دیسکریپشنت هەیە کاتێککە تۆ کارکتەرەکە دەجوڵێ بە دەنگ پێ دەڵێ کارکتەرەکە دەجوڵێ بۆ کەسانی کە نابینانە واتە ئیبداعی تێدایە لە بەردەستبوونی یاریەکان بۆ هەموو کەسێکەوە لەوانەی خاوەن پێداویستی تایبەت بی من زۆر لەو شتە شارەزانیمە و ڕێ بەخۆشم نادەم شەرحێکی تاوی بکەم لەبەرەوەی زۆر شارەزانیمە لەو شتە بەڵام ئەو پێم خۆشە فۆرزای تێدایە فۆرزا مۆرسپۆرت دیابلۆ 4 تێدایە پێم خۆشە مۆرتال کۆمبات 1 تێدایە ستریت فایتەر 6 تێدایە نازانم چیە باشترینە سپایدەرمان و هایفارەش نازانم بەڵام دەنگ بە دیابلۆی تێدەم هەر لۆ خۆش خۆم چکە بەڕاستی دیابلۆ ساڵ تاوکەس دەنگ بە دیابلۆ نەدا دیابلۆ 4 یەکێکە لە یاریە زۆر دڵخوازەکانی ئەو ساڵم دەنگ بەوی دەدەم هەلۆ خۆشی خۆم دەکەم داگەنا پێم بڵێن باشترین ئەکسسیبڵیتیان نازانم Games for Impact ئەو یاریەکەوە کاریگەریەکی گەورەی لە کاریگەریی گەورە دروست دەکارە لە سوشال میدیا لە کاتی بڵاوبوونەوەی وەروە کاریگەریی گەورە وەکو پێیام دەداوەتە و یاریانەی کەەوە پەیامەکی گەوریان تێدایە من پێم وابی هیچ کامنەوە یاریانم نەکردووە بەڵام شتێکیان لەسەر دەزانم بەهۆی هەواڵەکانی هەفتانە سفرەژیری کە باسان دەکەین یاری ڤێنبا کە یاریێکی هیندیە زۆر بەناوبانگ کە بڵاو کرایەوە یاری تێرانیل هیچ نازانم چیا تەنیا دەزانکەوە یاریی خەنجیرانێ بۆ منداڵان Goodbye Volcano High Chance of Senar لەگەڵ A Space for the Unbound ئۆکەی من دەنگ بە چیای دەدەم پێم وابوو یاریش خۆش بوو کە تڕێر شتەکان و گەیمپڵێکەکەم بینیە بەڵام زۆری سەنازانم کەتەگۆریە بەلامەوە زۆر گرنگە لەبەرەوەی زۆر شارەزای یاریانە نیمە ئۆکەی بینە سەر best ongoing واتە ئەو یاریانێکەوە تاوەکو ئێستاش بە زیندویەتی مەبەستیان یاری لایف سەرویسەکانە ئەو یاریانێکەوە مەڵتیپلەیەرن و هەتا ئێستاش بە زیندویەتی ماون یاخود یاریش چیرۆچێک کە تاوەکو ئێستا بە زیندویەتی و ماوەتەوە یاری Apex Legendsمان هەیە سایبەرپانک 2017 Final Fantasy 14مان هەیە Fortnite Genshin Impact پێشبینی خۆم Fortnite دەیبا چکە ئەو ساڵ لۆ بە من دەرکچم ئێڵی ئەواز منانیم بە پێشبینی من فۆرتنایت دەیبە لە بەرەوەی ئەم ساڵ فۆرتنایتە گەڕام ماپی ڕەسەنی خۆی ئەوجی ماپ و ئەوانە کارگەریی گەورەی دروست کرد 40 میلیۆن کەس گەڕایەوە پێشبینی خۆم فۆرتنایت دەیبە بەڵام من دەنگ بە سایبەرپانک دەدەم لە بەرەوەی گەڕانەوەی سایبەرپانکی و ئێستاش کە بەو شێوازە خەڵکی یاریەکە دەکەن پێم ماشتێکی زۆر ناوازەیە من بەخۆشم لەو هەموو یاری تەنیا یاری سایبەرپانک ڕاقڵم دەگری و یاریەکە دەکەم ئایپێکسیش ناوازەیە بەڵام ناگاتە فۆرتنایتی لە بڕووی بەناوپانجی و ئۆنگەوینگی کەەوە بەردەوامی تاوەکەستا بە زیندوتی ماوەتەوە زۆر سەری قسەی دەکەم لە بەرەوەی نامی ڤیدیۆکە 40 دەقە دەچی
ئۆکێ بێست کمیونیتی سپۆرت ئەوە گرینگە باشترین پاڵپشتی کۆمەلگەی خۆیان کە ئەو مەسەن یاریش وەکو نۆمانسکای ئۆکەی کە بدایەت بڵاوە زۆر خراپ بوو بەڵام زۆر گیان لە گەیمەرانی خۆیان گرت و ئێستاش تاوەکو ئێستاش لە گەیمەرانی خۆیان دەگرن پاڵپشتی گەیمەرانی خۆیان دەکەن و بەردەم ئەپدێت بۆ یاریەکە دەنێرن و جوابی گەیمەرانی خۆیان دەدەنەوە پێی دەوترێت بێست کمیونیتی سپۆرت ئۆکەی نۆمانسکایمان هەیە فاینەل فانتەسی 14 مان هەیە دەستنی 2 سایبەرپانک باوزگەی 3 من دەنگ بە نۆمانسکای دەدەم لەبەرەوەی ئەو یاریە چەند DLC لە بۆ بڵاوکردەوە کەسە نسەنە 20 DLC لە بڵاوکردە هەر هەموو بە خۆڕایی وەک یاریەکەیان کردو یاریشی زۆر باشتر ئۆکەی بزانین ئەو جارە بێست ئیندپندنت گەیم باشترین یاری سەربەخۆ ئۆکەی من باشێک لەو یاریانم کردووە کۆکۆنمان هەیە کۆکون یاریشی نوێیە دیڤ د دایڤەر ئەو یاریەم نزیکی چەند 12 ساعاتێک لەسەر ستیم دێک کردومە درێچ نەمکردیە سی ئۆف ستارز هەندێکم کرد 3 ساعاتێک کرد بە ستایلی من نەبوو یاریەکەت کە ترن بیس استراتیژی و تاکتیکەڵ ئەوشتانەیە لەگەڵ ڤیو فایندەر ڤیو فایندەر زۆر خۆشە چەند کاتژمێرە یاریەکەم کرد لەگەڵ دیڤ د دایڤەر من دەنگ بە دیڤ د دایڤەری دەدەم پێشم وایە خەڵاتەکە دەبە و پێشم وایە شایانە لەوەندە یاریکەوە ئەمە کردومە بێست دەیبیوت ئیندی گەیم باشترین بڵاوبوونەوە یاریەکەوە یاریی سەربەخۆیە باتە یاریی بچووکە سودیش بچوک دروستیکردە زۆر بە ناوازەی دەرچوو یاری کۆکوونمان هەیە کە پێم وایە خەڵاتەکە دەبە درێجمان هەیە پیتزا تاوەرمان هەیە ڤێنبامان هەیە ڤیو فایندەرمان هەیە پێم وایە کۆکوون دەیبات بری کارگەریی گەوری ناو جیهانی ڤیدیۆ گەیم دروست کرد دەنجی با بدەینە ئەوی وڵای ڤێنبا بەدەنگ دێنێ ڤێنبا یاریشی هیندی بچووکە دەنجی مەش گرینگە دەنجی گەیمەرانش گرینگە سەتا 15 تەسیری هەیە لەسەر دەنگدانی گشتیم بەڵجاتە ڕخنەگرەکان دەنگدان باشترین یاری مۆبایلیش فاینەل فانتەسی 5 6 7 فاینەل فانتەسی 7مان هەیە ئێڤەر کرایسس هەلۆ کیتی ئایلند ئەدڤێنچەر هۆنکای ستار ڕێڵ مۆنستەر هەنتەر ناو لەگەڵ تێرانیل ئەوکەی نازانم دەنگ بە چێ بدەم هیچ کام لەو یاریانم نەکردو لەسەر مۆبایل من یاری مۆبایل هەناکەم پڕاستی بەڵام با دەنگ بدەینە بە هۆنکاو وەرە ئێڵی وەرە بسوڕێەوە وەرە بابی وەرە ئۆکێ باشترین یاری VR و AR وەرە کچین باشترین یاری VR و AR برێ های برێ هەلو هایتانێ دەکە خەڵچینە یاڵا باشترین یاری VR و AR وەڵی نە VRم کردی نە یارم کردی بەڵام گران توریزمەوە دەڵێن زۆر بەقوتە VRەکەی هۆرایزن کۆڵ ئۆف دە ماونتن یاریشی تایبەتی VRە مامەیەکچم ئۆکێ هیومانەتیمان هەیە من هیومانەتیم کرد وەکو یاری بەڵام ڤیدیۆش مەسەی بڵاو کردە بەڵام VRەکەیم نەکرد ڕزنی ڤیلج VR لەگەڵ سایناپس من دەنگ بە هیومانەتی دەکەم بەس ئەو یاریام کردووە وەکو ئەنیۆ یارەکانی کەشم کردی هەندێکیان بەڵام بەشەی VR نام کردینە هیچیان بەڵام با دەنگ بەوی بێت جیاواز بێت ئۆکێ ئەو خاڵاتیان گرینگە باشترین یاری ئەکشن باشترین یاری ئەکشن ئارمۆرد کۆرت 4مان هەیە 4 و 6 چەندە 5 6 ئارمۆرد کۆرت 6 فایرز ئۆف ڕوبیکان لەگەڵ دێد ئایلند 2 گۆست ڕۆنەر 2 های-فای ڕاش و ڕێمنن 2 دێد ئایلند 2 یاریی خۆشی ئەکشنە تەواوم کرد زۆرم بەدڵ بوو ڕاکچیمە گۆست ڕۆنەر 2مان هەیە های-فای ڕەشمان هەیە ڕێمنن 2مان هەیە ئۆکێ ها دەنگ بە دێد ئایلند 2 دەدەم ئێستا دەکەم گۆرانی باشە گۆرانی دەوێ دەرێ گۆرانیم دەوێ کۆکۆمێڵن جۆنی ئەس پاپای دەوێت بکەم باشترین یاری ئەکشن و ئەدڤێنچەر ئاڵان وێک 2 سپایدەرمان 2 واتە باشترین یاری ئەکشن لەگەڵ سەرکێشی Resident Evil 4 Star Wars Jedi لەگەڵەوە من دەنگ بە سپایدەرمان 2 دەدەم وەکو سەرکێشی و ئەوە پێم وانییە لە سپایدەرمانی باشترمان هەبوو بیا ساڵ باشترین یاری RPG واتە ڕۆڵ پلەینگ واتە تۆ کارکتێک دروست دەکەی و کارکتەرێکی خۆ بەخۆ دێ ئۆکێ یەکەم جارە یاری ستارفیلد کاندید دەکرێم ئۆکێ دڵخۆشم Baldur's Gate 3 Final Fantasy 16 The Lies of P Sea of Stars و Starfield دەنگ بە Starfield دەدەین حەز دەکەم دەنگ بە Starfield بدەم باشترین یاری شەڕکردن ئەو یاری دوو کەسێکان بەرامبەر یەک شەڕی دەکەن God of Rockمان هەیە Mortal Kombat 1مان هەیە Pocket Bravery و Street Fighter 6 بێگومان Mortal Kombat 1 و دەشی بە پێم وابی ئەگە Street Fighter 6 نەیبە باشترین یاری خێزانی Disney Illusion Island
پارتی ئانیمەڵ پیکمن 4 سۆنیک سوپەرستار بێگومان سوپەر ماریۆ مۆندەر باشترین یاری خێزانی یعنی لەوەی باشترت نییە ڕاش خڵاتی یاری ساژ وەڵای نازم باشترین یاری استراتیژی ئەدڤانسز ئێستا دەکەمە گۆرانی کچم ئەدڤانسز وۆر 1-2 City Skyline 2 Companies of Hero 3 Fire Emblem Engage لەگە پیکمن 4 وەکو یاری استراتیژی نازام دەنگ بەچیانیامدا بەڵام بەبستی سکایلاین هەرچەندە ستی سکایلاین دوو کێشەی زۆرە لە ڕووی تەکنیکیەوە تەسە کۆنسڵش دواخرێ بەداخەوە باشترین یاری وەرزشی یاخود ئەوە ڕیسینگ واتە چێوەچێ FC 24مان هەیە F123 مان هەیە فۆرتسامان هەیە هۆت ویل ئەنلیش 2 مان هەیە لەگەڵ دەکرو مۆرە فێرست بێگومان دەنگ بە فۆرتسا مۆرە سپۆرت دەدەم چکە یاریشی زۆر ناوازەیە و زۆریش یاریەکەم کرد زۆریش خۆشە ئالیکە باشترین یاری مڵتیپلەیەر واتە یاری ئۆنلاین Baldur's Gate 3 Diablo 4 Party Animals Street Fighter 6 Super Mario Bros Wonder نەمزانێت Super Mario مڵتیپلەیەری هەیە بەڵام دەنگ هەبەوی دەدەم حەز دەکەم زۆرترین دەنجی خڕکاتەوە ئەو نێکە بتوانم باشترین ئەداپتیشن ئۆکەی باشترین ئەداپتیشن واتە ئەو فیلم و مسلسلانەیە کەوا لە ڤیدیۆگەیمی وەرگیرە کرایتە فیلم یا مسلسلە کاسڵڤینیامان هەیە کە ئەنەمەیەکی زۆر بەناوبانگە گراند توریزمۆ فیلمەکەیە لەسەر یاری گراند توریزمۆ سیباخی پلیستیشنی زنجیرەیەی دە لاست ئۆف ئەس لەسەر یاری لاست ئۆف ئەس دروستکرا وەروە فیلمی دە سوپەر ماریۆ برۆس موڤی کە فیلمێکی یەکێکە لە سەرکەوتوی فیلمەکانی جیهان لە مێژوودا لەگەڵ زنجیرەی تویست مێتاڵ لەسەر یاری تویست مێتاڵ پلیستیشن دروستکرا بێگومانم دەوەی دەنگ بە دە لاست ئۆف ئەس دەدەم پێشمای خەڵاتەکە 100% دەبە و ئینشاڵڵا لەوێندەریش لە کاتی پێشکردنی و خەڵاتانە ئینشاڵڵا ترەجەرەی لاست ئۆف ئەسی 3 یان مەڵتیپلەیەرەکە شتێکی ببینن most anticipated game ئەو باشترینی ئانی گەورەترین ئەو یاریە کە چاوەڕوانی دەکەی فاینەل فانتەسیە نوێیەکە کە بەشی دووەمی فاینەل فانتەسی 7 بەناوی ریبرث هەیدیز 2 like a dragon infinity wealth Star Wars outlaw لەگەڵ تێکن هەشت وەڵی لەوەندە یاریەی چێ دەرکچم لوجمە خەڵکی دەی ئەو خەکە تەماشات دەکەم هەموو بینەری مامەوەینە بە من دەرێم مامەژیر ئەلەکنێت تو بابە زیرم نابی زوم بە خەڵکی دێ باشە ئێڵی خان بێعار بووە ئۆکەی ئەوە لەوەندە یاریکە بڵاوکرێتەوە من زۆر چاوەڕوانی Star Wars outlaw دەکەم کە یارێکی سینگل پلەیەری جیهانی کراوەیە لەلایەن یوبیسۆفتەوە لە جیهانی Star Wars دروست دەکرێت ئۆکەی زۆرمان نمایە content creator of the year وەکو یوتیوبەری وایە باشترین content creator یوتیوبەری ساڵ وڵای من تەماشای هیچیان ناکەم بەڵام ئەو کوڕە سپۆرت دیارە سایفر ناوەکەش نازانم بخێنەوە سایفەر پیکەی ئێڵی دەڕۆی بای 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 بڕدەسێکم مامی بڕۆکی ئیای باشە دەی بای بای باشترین ئیسپۆرت باشترین یاری لەبەوە ئیسپۆرت Counter Strike 2 Dota 2 League of Legends PUBG Mobile لەگەڵ Valorant باشترین ئیسپۆرت وەڵاهی نازانم با PUBG بیە لە جەماعەتی PUBG با حەزیان لێ دەزانم ئۆکەی چیت کەمان هەیە باشترین ئاثلی باشترین وەرزشوانی یاریەکان ینی باشترین وەرزشوانی ئیسپۆرت کەسە ناناسم بەڵام بە شکل دەنگ بدەین یاخود بیاری با دەنگ بدەین Apex Legends مان League of Legends Call of Duty Valorant CSGO با دەنگ بە CSGO بدەین کاکم تۆزە ئەوەشەم ناڵێم قەڵەوە بەس باشترین تیمی ئیسپۆرت با دەنگ بە Valorant بدەین ئەوانە زۆر گرنگ نییە لە بەلامەوە ئۆکەی باشترین ئیسپۆرت کۆچ هەتا مدربی تیمی ئیسپۆرتی با Valorant بی کچیشە لەبەرەوەی نییە دەنگ بدایتێکە کچە بەس دەبەوەی بگوتم زام کچی شێرە دەرانی ئۆکەی باشترین ئیڤێنت واتە باشترین بۆنەی ئیسپۆرت کە ئەنجامدرێت ساڵانە بێگومان ئیڤۆ 2021 لە بەناوبانکە دەنگ بەوی دەدەم کە پلەیستیشن پێم وابی خاوەنددارێتی دەکەم ئۆکەی دەنگەکانمان تەواو بوو بزانین ئۆڵ کاتەگۆریەکان ئۆکەی دەنگەکان بەو شێوە پێت دەڵێ باشترین یاری ساڵ هەڵمابژاردبی Game of the Year Resident Evil 4 Super Marioە Best Narrative Alan Wake Best Art Direction Super Mario Zelda Audio Design بەو شێوازە دەڕێ ئێوەش دەستەتوانن دەنگ بدەن خۆشەویستان توان لە وێبسایتی gameawards.com تکا دەکەم دەنجی خۆتان بدەن گەیمەران پێویستیان گۆش دەنگ بدەن تاوەکو شارەزا بم زانن
جیهانی وە سپۆرتی جیهانی ڤیدیۆ گەیم کەم بە هەر شێوازێکە دەتوانن چکە بەڕاستی گرینگە گەیمەران سپۆرتی یاریەکان و جیهانی ڤیدیۆ گەیم بکەن. ئۆکەی خۆشەویستانم چاوتان ماز دەکەم زۆر سپاس بەسەرکردنی ڤیدیۆەکەت کە دەکەم دەگوێن لایک سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ.